ساڵتان لەبێت بینەرانی کورتسات نیوز من هاوڕە تۆفیقم لە خێمشەی بەرنامی پانۆراما پێتان گەیشتینەوە بۆ قسە و باسکردن لەسەر گرفتە کاریگێڕی و ئیدارەکانی حکوومەتی هەرێمی کوردستان بەگشتی کۆمەڵێک کێشە و گیر و گرفت لە ڕابردوو و بەدڵنیایەوە لە ئێستاش و لە داهاتووشدا ئەمە ڕوبەڕووی خەڵکیە بێتەوە لە هەرێمی کوردستانە. سەرچاوی ئەم گرفتانە دیارە وەکووی کە چاودێران و شارەزایان لە هەرێمی کوردستان ئاماژەی بووەکەن گرفتە کاریگێڕی و ئیداری و هەروەها زۆر جاریشدارایەکانە لە هەرێمی کوردستانە. ئەمە پەیوەندی ڕاستەوخۆی هەیە بە ژیانی خەڵک و بە ژیانی هاوڵاتیانی هەرێمی کوردستانەوە. دەبینی لێرە و لەوێ گرفتی ئیداری دروست دەبێت و ئەم گرفتە ئیداریانش دەبێتە هۆکاریەوەی کە گرفتی کاریگێڕی و باش بەڕێوەچوونی کاروبارەکانی حکوومەتی هەرێمی کوردستان بێنێتە ئاراوە. کێ بەرپرسە لەمە؟ ئەوەی کە بەرپرسە هۆکارەکە نەزانیە و پەنانەبردنە بۆ کەسانی شارەزا و بەتوانە لە بوارەدا بۆی کە ڕێگا چارە دروست و هەروەها ئەو ڕێگا چارانی کە دەبنە کۆتایی هێنان یاخود چارەسەرکردنیشی کاتی بۆ ئەم گرفتانە بێنێتە ئاراوە. ئەگەر کەسانی شارەزامان هەیە لەم بوارەدا و لە دام و دەستگاکانی حکوومەتی هەرێمی کوردستان هەن و بەرپرسن لی بۆ گەیشتن بەم ڕۆژەی کە ئێمە قسە ئەکەین لەسەر گیر و گرفتەکان. باسی ئەم گرفتە ئەکەین و ئەم تەوەرە دەخینە بەرباس و قسە و لێکۆڵینەوە لەگەڵ زۆر بەڕێز پرۆفیسۆر دکتۆر کاوە قەرەداغی پسپۆڕی کاریگێڕی و دارایی. دکتۆرجان بەخێوی زۆر خۆشحاڵم کە لە نزیکەوە بینین لە ستۆدیۆ لەگەڵمانی. سپاس بۆ بەڕێز بۆ بینەران بۆ وانی پشکامیرە سپاسانەکەم. سەرچاوم دکتۆرجان. دکتۆر بەگشتی ئێمە ئەتوانین بڵین لە هەرێمی کوردستان گرفتی کاریگێڕی و هەروەها ئیداریمان هەیە ئەگەر هەمانە دیارێمەوە تا قسەی لەسەرەکەین وایە یان بەگشتی لەسەر ئەم بابەتە جەنابەت قسە و باسە چییە؟ بەڕێی شخصی خۆم دوای ئەوەی کە لە ئەزمموی حکوومەتی هەرێمی کوردستانە ئاعتراف ناکەین بە کاریگێڕی یا بە ئیدارە وەک زانست. ئاعترافی پێکەین ئەتوانین بڵین سەرۆک عشیرەتیە زۆر ئیدارە جوانتر و باشترەکە کە ئیداری نەخوێنیوە کە پۆستی ئیداری نییە سەرۆک عشیرەتێ ئیدارەکەی و لە ڕووی ئەتەکیەت و هەڵس و کەوت و چارە سەرکردنی قەیران ومانە سەرۆک عشیرەتێک زۆر باشترە ئیکا وەکو لە بەڕێوەبەرێک لە حکوومەتی هەرێمی کوردستانە ئەم قسێشمان با بڵین تعمیم نییە بەسەر هەمووە چونکە خۆ دەزانی گشتگیر نییە نەخێر ئەتوانین بڵین بەڵام زۆرینەی حکوومەتی هەرێمی کوردستان ئەوانەی کە لە پۆستە کاریگێڕەکانن شارەزایی کارگێڕیان نییە لە ڕووی زانستی کارگێڕیەوە. ئەمە هۆکارێکی سەرەکیە بۆ لەبەر ئەوە حکوومەتی هەرێمی کوردستان سیرەکی ناتوانێت ئەو ئامانجی کە لە هەر کابینێک لە کابینەکانە کە دروست بووە ئامانجەکانی بگەێنێ بۆ هاوڵاتیان بۆ ئەوەی لە داهاتووە ئەو حکوومەتە شێوازێک و وێنەیەکی جوانی هەبێ لەبەر هاوڵاتیانە بۆیە گاپێ دروست بووە بەتاڵیەک دروست بووە لە بینی حکوومەت و هاوڵاتیە نە هاوڵاتی لە حکوومەت ڕازیە و نە حکوومەتیش ئەتوانێ فریاکەوێت ئامانجەکانی هاوڵاتی بەدیبێنێت. باشە دکتۆر ینی ئێمە بۆ نمونە ئێستا ئەگەر باز لە ئەو دواتر دێمە سەر ئەو بۆشایی کە دروست بووە لە نێوان هاوڵاتی و حکوومەت چێ ئەتوانێت پڕیکاتەوە بەڵام ئەم باجارێ باسێک لەوە بکەین ئێمە هەموو زانکۆیەمان هەیە و کۆمەڵێک خەڵکی باشی ئەکادمی ساڵانە بەرهەمەیەنێت بۆ نمونەگەر ئێمە هەر لە بوارە کارگێڕی و ئیدارێکەوە باس بکەین یعنی یەک دنیا کەسانمان هەن کە شارەزا و پسپۆڕن و لە ئاستی باڵاشە بەڕاستی ینی بڕوانامەیان بەدەستێناوە لە دەروی وڵاتیش زۆر جارەمانە گەیشتون بۆ بڕوانامانە لە دام و دەستگاکانی حکوومەتی هەرێما بوونیان هەیە. ئەمانە ئەگەر شارەزایەکەیان پرۆفیشناڵ و لە ئاستی باشایە و لە ئاستی بەرزایە و بڕوانامەکانیان باوەڕ پێکراوە بۆ بەم شێوازە ئیداری حکوومەتی هەرێمی کوردستانەکرێت ئەگەر ڕێگریان هەبێت پێ دوایە ڕێگریەکە هۆکارە بۆ ئەمە یاخود نەخێر شارەزایەکەش لە ئاسی پێویستانیە. من لەم منبەرەوە ئێڵم بەرپرسانی حکوومەتی هەرێمی کوردستان لە گشت کابینەکانە ناگەڕێنەوە بۆ مامۆستا ئەکادیمیەکان بۆ لە ڕوانگی کارگێڕی و ئابووری و ژمێریاری و ئەڵێم ئەحساییەوە ئەڵێم با بڕین کارگێڕی و ئابوووریەکەی بە شتێکی عام ناگەڕێنەوە بۆ ئەوانیان پرسنەوە ڕاوێشیان پێ بکەن بۆ چارەسەرکردنی ئەو کێشانەی یا چۆن بەرنامی داهاتوودانێن لە حکوومەتی هەرێمی کوردستان و لە هەموو گشت حکوومەتانی عالم هەندێک لە پۆستەکان هەیە پۆستە سیادیەکان هەیە پۆستی هینە سیاسیە یعنی ئەو پۆستە سیاسیە مەسەڵەن وەزیرە وەکیل وەزیرە تەنانەت بەعزێک لە مدیر عامەکانیش کە نابێ مدیر عام سیاسی بێت پێویستەکە پرۆفیشناڵ یعنی ئێمە بەداخەوە ئێڵم کەسمان هەیە کردومانە بە بەڕێوەبەری کارگێڕی و یاسایی و دارایی لە ژیانیان نە کارگێڕی خوێنیوە نە دارایی خوێنیوە
نەژمێر یاری خوێنیەوە بەڵام بۆ بە بەرپرسی ئەو چونکە ئەو پۆستە هینی فلان لایەنی سیاسیە فلان لایەنە سیاسیەکەش ئەبێ ئەو کەسە لەوانەیە حزبی بێ لەوانەیە خزبی کادرێکی قیادی ئەو حزب بێت ینی ئەوە دەلمەهام نیە ئەگینە بشۆرە ناو حزب سیاسەکان و هەموو خزم و هاوڕێ و کەسوکاری ئێمن ئینشتانی لێهاتوو بەتوانیان هەیە بەڵام ئەوانە ناخوێننەوە کێ لە نزیکی ساحب قەرارە لەو حزبە و ئەو کورسیانە بەرکیەکەوێ ئەوانە دائەنێن بۆ ئەو پۆستانە بۆیە لە واقعە ڕووی حزبەکە ڕەشەکەن و ڕووی ئەو قیادە سیاسی ڕەشەکەن لە بەردەمی هاوڵاتیانە حکوومەتی ژێگەن بەم ڕۆژێک حکوومەتی ژێگەن بووە یعنی بەشی زۆریان یاسە من یەکی لەو شتانی کە باسیەکەین ئێمە قەیران هەتاکو ڕوو نەدات نازانین چارەسەری بکەین چارەسەریشی قەیرانەکە یعنی ئەگەر سیری بکەین لە ناو هاوڵاتیانە ئەڵێ تۆ مزاهرە نەکەی ئیشەکەمان بۆ جێبەجێ ناکرێت لە بەرپرسی ئەو دام و دەستگایە پێویستەکە پێشەوەی قەیرانەکە دروست بێ پێشەوەی مزاهرەکە دروست بێ ئەو چارەسەری دانابێت نێڵێ ئەو مزاهرەیە دروست بێ نەبێ باوەی شەقامێ بگیریە ڕێگەیە بگیریە سیاری هاوڵاتیەک عەزیەتی بدێ دام و دەست شوشەیەکی دام و دەستگایەک پیشی ڕۆژانی خەڵک بە هیچ جۆرێ ئەمە خەلەلەکە دەدەخوڵی سیاسەتە لە قەزای کارگێڕیە کارگێڕی زانستەوەکو ئاماژەم پیا لە بیدایەتەکە بەداخەوە ئێڵم حکوومەتی هەرێمی کوردستان ئەو کارە اینجا ئێمەش دائیمەن ئەگەر گوێ لە ئەندام پەرلەمانەکانمان بگریت گوێ لە قیادە سیاسیەکانمان بگریت گوێ لە وانە بگریت لە پۆستەکانە ئەڵێ ئێمە زۆر لە وڵاتەکانی دەور و پشت باشترین چۆن بەڵام باشم قسەی خۆ ئەبێ ینی بەڵگەی هەبێت بەڵێ من دێرەوە ئەپیانەڵم عیبە بۆ ئێمە خۆمان بەراورد بکەین لەگەڵ بەغاکە ئێمە لە 92 ئازادی مازانیوە عیبە بۆ ئێمە خۆمان ئەوان لە 2003 ئازادیان زانی بەڕووخاندنی سەدام حسێن ئێستا خەریکن پێشی ئێمایەنەوە ڕاستە لە خزمەتگوزاریە تۆزێک بەغاو ئەمانە بەڵام بچۆرە مووسڵەوە بچۆرە ڕمادی و بچۆرە بەعزێک لە محافظات دەستی کردو خزمەتگوزاری بۆ هاوڵاتیان تەقدیمەکات تەوەقوعی ناکەیت چۆن نە هەر لەوێژ موسساتی و سیستماتیک ینی بڕیارەکان لەسەرەوە دەرەچێت حکوومەتی عێراقی حکوومەتی ڕژێمی پێشوو حکوومەتێکی موسساتی بوو یاسا بوو کەس نەبوو پێشی ئەوی کە باتەوە ئەو هاوڵاتیانە هەندێکانەوانی کە لە تەبەنان ئەگەر سیر بکەن بەس سیرێک بکەین ئەگەر لە ئایسە هینەکە تونێلەکەی سیتێک لە من و تۆ نزیکە سبینیە جومعەیە دووسبەی جومعەیە سیری بکە بزانە چۆنیێتەوە کاڵێن سیاقە فەن و دەوق و ئەخلاقە سیری کە بزانە بێ بە چەند سایت ئەمە نەتیجەی زۆفی دائیری ڕێزم هەیە بۆ دائیری مرورکە و پشتگیری دائیری مرورە پشتگیری مدیری مرورە ئەخلاقیاتی سیاقەمان نێشتووە ئەتەکێتی ئەوەی سیرەکی کە پێشە چێتە سەرخەتی دوو هەموو سی هەموو خۆڵەکە مامۆسای زانکۆیە و سەلەفیە و ئیسلامە و محامیە و دکتۆرە و زابتە و زابتی ئاسایشە بۆچی چونکە هەموو پەلیانە بەڵام خۆی واقعی بیتەوە ئێمە زنجیرەکە بە هەمومانەوە جوانە بە هاوڵاتیەوە جوانە هەموو دام و دەستگاکان بەیەکەوە جوانە وەجگە لەوە سیرێکی دام و دەستگاکانی حکوومەتی هەرێمی کوردستان ئەوەی کە من تێبینیم کردو لە ماوەی ئەم 30 ساڵە تەنسیق نییە لە بینیانە پلان نییە من بینی دام و دەستگاکان لە بینی دام و دەستگاکانی ئێمە دکتۆر ینی بەڕاستی ئەمە وەزارەتێکمانەیە کە پێوتری وەزارەتی پلاندانان لە حکوومەتی هەرێمی کوردستانە ئێخۆتۆ ئەم وەزارەتە کە حکوومەت تەشکیلێ بێت ئەبێ پلانی 4 ساڵی ئەو حکوومەتە دابڕێژ وایە نا بە پێی یاسای و قانونیەکەی باشە بۆ پلانیشمان نییە وەکو جەناب من ڕێزم هەیە بۆ وەزیری پلاندانان عفو عاجز نەبێ لێم کە من لێرەوە لەم قسەیاکەم وەزیری پلاندانان هینە دکتۆری تەندروستیە ڕێزم هەیە نازانم چەند لەوانەیە دەورەی بینی بە لە پلاندانانە لە هینە ڕاوێژکارەکانی وەزیری پلاندانان کیەن اختصاصی پلانن چی وڵاتانی عالم هەیە بە پلانەشێتە پێشەوە یەکەم پلانی حکوومەتی هەرێمی کوردستان ئەنگلیش لە ئەندامانی پەرلەمانە لێرەوە یکەم ولا سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان و جێگرەکەشی یەکەم پلان لە کارگێڕیە هەبێ بۆی کارگێڕی سەرکەوێ پلانی داراییە ئێمە بودجەمان نییە ئێمە پلانی بودجەمان خۆمان ئەبەستینەوە چی و بە بەغاوە ئێمە نابێ خۆمان بەستینەوە بە بەغاوە ئێمە واقعەکە ئێستا لەسەر مێزە و دوو پەرداخۆ و دوو وەرەق و قەڵەمەی لێ ئەم واقعات چی و چۆن پلانی خۆم دانێم پێویستەکە وەزارەتی پلاندانان تەدەخول بکە لە هەموو سەکتەرەکانی کە من یەکی لەو شتانی کە بەڕێزت ئاماژەت پیاوتی ئێمە خەریجی کولیاتمان هەیە زۆر و خاوەن بڕوانامەی بەرزمان هەیە ومانە ئەسڵن لە خوێندنی باڵا هەڵ ئاوسانیە دروست بوو وای لێ هاتوو لە بەس دێماوە زانکۆ و پەیمانگەی تیا بکەینەوە
يعني كلياتمان کردووەتەوە فقط لە پێناوی فڵان کەس ببێ بە عەمید. ئەم هەڵ ئاوساندنە کە دروست بووە ئایا زانکۆی ئەهلی بێ یا زانکۆی حکومی بێ زەرەری هێناوە. چۆ لە وڵاتەکانی من ئەڵێم بەشی زۆری بەرپرسانی حکومەتی هەرێمی کوردستان لە بریتانیا و فەڕەنسا و ئەمریکا و کەنەدا بزانە چەند لەوان لە دانیشتوانی ئەو وڵاتانە خەریجی جامیعاتە بن، خەریجی کولیاتە بن، بەس لای ئێمە نەخێر. لە پێناوی ئەوەی لە کابینەی هاتووە دەنگ بێنین بۆی خەڵک لێمان ڕازی بێت چیەکەین خەریجی سناعە و زیراعە و تیجارە ئەبێ بچێتە مەحەدەوە لە مەحەدە بێ بچێتە کولیەوە لە کولیە بێ مارسیە تاوکە لە ماسیە بچێ دکتۆرا تاوکە و دواتری ژەبێ دایم مەزێنی دوایی شابێ دایم مەزێنی. ئەمە بوو بە لۆت وامان لێ هات کارمەندی طبقەی ناوەڕاست و خوارەوەمان نییە، یعنی کە خەریجی کولیەکە بێ هەچ تەخەسوسی بە تەخەڕوجەکە ناچێ بچێت لە ڕسیپشنێکی ئیش بکات، ناچێت لە جیگایەکە ئیش بکات. وەجگە لەوە ئێمە لە ئەم پلاندانانە لاوازی پلاندانان وای لێ کردوین ئێمە زانکۆکانمان با بڵین تەخەڕوجیان پێکەین بەڵام هیچ شتێ نازانین، حتى زانکۆ ئەهلیەکان ئەزانی لە سوید ساڵێ لە ساڵان کولیە طبی داخل بۆ چەند ساڵێک بۆچی چووکەوتی دکتۆرمان زۆرە. ئێستا ئێمە وامان لێ هاتوو خەریجی طبی ئەسنان و سەیدەلە تەعین نابێت چونکە جێگامان نییە. چۆن ئەبێ حکومەتی هەرێمی کوردستان بە تایبەتی وەزیری پلاندانان بە تایبەتی ڕاوێژکارەکانی وەزارەتی پلاندانان پشن لەگەڵ وەزیرەکانە دانیشن بڵێن کاکە پلانی ساڵی داهاتوتان چوار ساڵی داهاتوتان ئەبێ ئەمانە بێت چونکە ئەمە داتاکانەکە لە بەردەمان ئەمە زانیاریەکان لە بەردەمانە ئەمە لەلایە لەلایەکی کە کاریگەڕەکانمانەوەی کە لە حکومەتی هەرێمی کوردستانە ڕێزم هەیە بۆیان دوو شتە زانن چی و چی پەسەندە بۆ کاری پێویستە پێی یاسا لی بپرسەرەوە لەو کارمەندە بڵێ بێ زەحمەت پەسەندەکە لەسەر چی پەسەندە بەچیە بۆ کاری پێویستە پێی یاسا چۆنە نەیزانین. بەشی زۆری نووسراوەکانی حکومەتی هەرێمی کوردستان من زۆر لە خود و شتا باس یەکەم نووسراوەکانیان هەڵەیە نووسرا و دەڕووی کارگیریەوە هەڵەیە. یعنی بۆم نییە من بۆ سەرەوە پێی بڵێم بۆ نمونە پێی بڵێم ئاگادارتانەکەینەوە کە ئەم بەرنامەیە کاچ بێرەوە بۆ زانینی بەڕێستان هاوپێچ لەکوێیان نووسێت و ئیمزاکە لەکوێیان نووسێت. ئەمە هەمووی ئەتەکێتە ئەمە با بڵین لە ئیداری مەکتەبە لە علمی ئیدارە هەریەکیان هوەرێکی خۆی هەیە. ئێمە بەداخەوە سیرەکەیت لەسەر ئاسێکی بەرز لە وەزارەتەکانمان نازانێت نە وەزیرەکەمان نەیزانێ نە بریکارەکەی زانێ نە مدیر عامەکانی زانێ نە ڕاوێژکارەکانیان چونکە گشت ئەم پۆستانە بەوە کراوە جگەلەوە ببوورە کە من تۆ یعنی یەکێ لەو شتانێکی ئێمە دائیمەن حکومەتی هەرێمی کوردستان بەرپرسەکان ئەڵێ ئێمە لە کابینیدا هاتووە گۆڕانکاریەکەین گۆڕانکاری ئەبینین گۆڕانکاری سیرەکەین ڕاستەکەن گۆڕانکاریەکە لە چییە من ناوی خۆمە هێنم بۆ نمونونەکە من لە پۆستانی مشکل بۆخوا دکتۆر کاوای هێنن مدیر عام لە وەزارەتی ئەوقاف ئەیکەن بە مدیر عام لە وەزارەتی سناعە ناگەڕێنەوە بۆ باگراوندەکەی دکتۆر کاوە ئەزانی ئەم حکومەتە کە خەڵک لێی ناڕازیە خەتای سەرۆکی حکومەت و جێگرەکەی نییە خەتای مدیر عامەکانە کە تیادایان ناون بەس خەتای سەرۆکی حکومەت و جێگرەکەیەتی لەوەی کە نەیانزانی چی مدیر عامی لە جێگایەکەدانێن هیچ پۆستیە نییە هەتایی بێت هەموو پۆستێک لە عالەمی شاوایە 4 ساڵە بە لە یاساکەشە هەمانە قابلە بۆ تەجدید 4 ساڵ ساڵ ئێمە بەداخەوە لە حکومەتی هەرێمی کوردستانە کەسمان هەیە بە دەرەجەی وەکیل وەزیرە مدیر عامە 25-30 ساڵە دەرەجەی مدیر عامە باشە کە باسیشی لەگەڵا بێنی سەر ئەم منبەرە ئەڵێ گەندەڵی هەیە ئاخر گەندەڵێکە لە توایە گەندەڵێکی کە نەوزانیوە تۆ چۆن دەسەڵاتەکە و بەکاربێنی اینجا ئەمە هۆکارێکی سەرەکیە ڕووی حکومەت بەعام جوان نییە لە بەردەمی هاوڵاتیش ئێمە دائیمەن حەج لێکمان لەبەرا بێت تەڕ بێت و وشک بێت جوان بێ ناشین بێت ئەیکین بە عەلاقەکە حکومەتمان کردو بە عەلاقەکە هەموو شتێکی پیاڵەواسی سەری سەرەوە لە هەڕەمەکە کە باوی هەڕەمی ئیداری نەماوەسە بە بازدەییە چکە ئێستا پێشەوامانەیە بەڕێوەبەرمان ناوێ چکە پێشەوا بێ پێویستەکە با بڵین بەڕێوەبەری ئەم کەناڵە یەکەم کەس بێ سەعات کە دەوام دەست پێکا بێتە ئێرە و ئاخر کەسیش بێ بڕاتە دەرەوە لە کاتی دەوامە ئێمە لە دام و دەستگاکانی حکومەتی هەرێمی کوردستانە مدیرمان هەیە ئەڕوا بە ئیفاد وەکیلەکەی دانەناوە بۆ جێگای خۆی ئەڵێ ئیلا بێ مدیر بێتەوە لە وەزارەتەکانمان هەمانە وەزیر ئەڕوا تۆ سەیری ئەمەگەر حکومەتێک بین وەزیرەکەمان ئەڕوا سەر بە فڵان لایەنی سیاسیە کە ئەڕوات وەزیری نزیکی دانانێ
بابلین کە بابلین وەزیری خوێندی باڵا بڕوات ئەبێ وەزیری پەروەردە بێتە جێگاکەی ئێمە ئەچین وەزیرێکی کاهێنی لە ببوورن کە ناوی ئەو 2000 مێنا وەزیرێکی کاهێنین کە سەر بەولایەنە سیاسی بێ لەو جێگای بێ کەوابوو لەوانەیە هیچ شتێک لەو بوارە شارەزانە بێ بەدڵنی لە لایەکی حکومەتی هەرێمی کوردستان هەڵ ئاوساندنێکی بەخۆیەوە بینیوە لە هەموو ڕۆکانەوە یعنی ئێمە من وابزام جاری کرد لەم کەناڵا باسم کرد هەتاکو گۆڕان لە کایانە بوو یەک جێگیری سەرۆکی هەرێممان هەبوو بەڵام کە گۆڕان پێیا بوو دوو جێگیری سەرۆک هەرێممان هەیە خوا ڕەحممان پێ بکە لە کابینەی داهاتووە نەبێ بە 3 جێگیری سەرۆکی هەرێم و هەموو دانێک ببوورە هەموو دانێکیان لەمانە لە ڕووی داراییەوە لۆدە لەسەر حکومەت و لەسەر هاوڵاتی باشە ینی بۆ نمونە ئێستا یانی لە هەموو وڵاتێکە ینی دەستگایەکی هەڵسەنگاندن و لێکۆڵینەوە هەیە کە بەدوادا چوونەکە بۆ کاروبارەکانی حکوومەت ئێمە لە هەرێمی کوردستان هیچ دەستگایەکمان هەیە خودی هی حکوومەت بێ یاخود لە زانکۆکانمانە بێت کە ئەم هەڵسەنگاندن و لێکۆڵینەوە بەدوادا چوونە بکات بۆ کاروبارەکانی حکوومەت بێت راپۆرتێکیان باتێ بڵێ ئەمە کارەکانتانە ئەم استراتیژەی کە ئێوە پەیڕەوتان کردووە هەڵەیە ئەمەش ڕاستەکەیەتی شیوامان هەیە لە هەرێمی کوردستان دکتۆر لە هەرێمی کوردستانە دیوانی ڕقابی مالیبان هەیە و ئێستا هینی نەزاهەشمان هەیە ئەو دوو دەستگایە بەڕاستی ئەگەر ئاکتیڤ بکرێن و سەیری راپۆرتەکانیان بکرێن و راپۆرتەکانیان بە ئەکادیمیانە بە پرۆفیشناڵە سەیری بکەن ئەوانە ئەتوانن کاری خۆیان بکەن ئەگەڕیت و بەلای مامۆسایانی زانکۆ ئێمە مامۆسایانی زانکۆ حەدمان نییە خەتێکی سوورمان بۆ دانراوە من وەکو پرۆفیسۆرێک لە بواری کاریگەڕی داراییە من بۆم نییە بچم بۆ لای سەرۆکی هەرێم یا پەرلەمانی کوردستان یا جێگیری سەرۆکی هەرێم یا وەزیر ئەگەر بڵم بچم راپۆرتێکیان بۆ تەقدیم کەم هەڵسەنگاندنێکیان بۆ بکەم ئەگیرە مامۆسای زانکۆمان هەیە پرۆفیسیۆن و بەتوانایە ئەتوانێت ئەو شقامە قەڵەباڵغ و ناشینەی کە دروست بۆ لە بۆ هاوڵاتی کە ناڕازین دی ئەتوانم مامۆساکانی زانکۆ چاکی بکەن بێ مقابلیش ئەم دەنگە من زۆر جاجی بوو توش بوو لە دەگای ئەم کەناڵەش ئەم مامۆستامان هەیە نەپۆستی ئەوێت نەسوپاس و پێزانی نێوێ نەموکافئە ئەوێ واشیان لێ هاتۆ لە تەمەنان بەخوا بە کەباب لێ زیاتر لەوانەیە جەڵتەشی لێیاننا کەبابەکەش داخە بەڵام بەداخەوە قیادی سیاسی ئاور نایەتەوە لەو مامۆستایانە ئاوڕێتە فقط بۆ ئەو کەسانەی کە ئیشی خۆیانیان پێ بەجێبەجێ بێ من ڕێزم هەیە لێرە حدم لێ ناوی شەهید بێنم کوڕی شەهید هەموو ئیمتیازاتەکەی بەرێ بەزمی کە بە عەوزی پەرلەمان کوڕی شەهید ئەگەر بەتوانە نەبێ بەس ئەگەر بەتوانا بوو نابیکە حەقی خۆیەتی پۆستی بەرێ کوڕی شەهیدە حەقی خۆیەتی بەتوانە بەڵام کەسمان هەیە ئەیخینە پۆستەوە نە شارەزای کاریگەڕیە نە شارەزای زمانە نە شارەزای ئەتەکیەت نازانن باوکە ئەتەکیەت نازانن یعنی کە تەعامل نە شارەزای ئەوەیە لە جێگایەکە ببێ بە نوێنەری ئەو هاوڵاتیانە نوێنەری ئەو حکومەتە بۆی ڕوانگەیەکی جوان دەرخات فقط لەسەرەوە چی پێ بێتە خوارەوە بڵێ و پەرداخاو خوارەوە ئەڵێ بەڵێ باشە مدیر عام هەیە من ناسیومە لە خوێندنی باڵاشا بوو جارێکیان پێم وتم ئەگەر دکتۆر ئەگەر ئەمرێک بوو هات لەسەرەوە هەڵەی تیا بوو جێبەجێکی یا بەجی جێبەجێ ناکەیت لەوانەیە خۆی ئیسە سەیرم بکات وتی بەڵێ دکتۆر من نووسم بۆ جێبەجێکردنی ئەگەر هەڵەشی تیاابێ پێم وتم ئەگەر هەڵی تیاابێ ئەگەر بگەڕیتە سەر قانونی خدمەی وەزیفی نەسێکی تیا هەیە ئەڵێ ئەگەر هەڵی تیابوو لەسەرەوە هاتە خوارەوە هەڵی تیابوو بۆ تێ تەحریریەن بە نووسراو بینوسی بۆ سەرەوە بڵێ بەفی فلان بڵگەی یاسایی ئەمە هەڵەیە فەرمانتان ئەگەر هاتەوە لەسەرەوە بۆم هاتەوە وتی جێبەجی بکە ینی فەرمانەکە بە هەڵەیە جێبەجیکە جێبەجێکم ئەو ڕۆژە ئەگەر دیوانی ڕقابەی مالی نەزاها خۆیان کرد بە ژوورە وتیان بۆچی دکتۆر کاوە ئەمە کردووە ئەڵەمە وەرەقەکەی فڵان کەسەکە بۆی نردوم من جێبەجێم کردو بۆشم نووسیوە کە ئەمە هەڵەیە بەس من ناتوانم بە قسەکەی ئەو بشێنم بەس بیدایەت کە ئەیکەم من بەرپرسم لە لایەکی کەوە دەسەڵات ئەو مافە یاساییە کە ئەماتێ بە حکمی ئەم کورسی کە لەسەری دانیشتوم سە بەڕێز پرسیارم نیەکەیت من وڵامێمەوە بەس بەعزە وشەیەکێ دەسەڵاتم نییە مە قسەی تیا بکەم لە بەردەمی کامیرا بێ بە دۆکۆمنت محکەمە محاسبە مەکا قانونیە ئەبێ بزانم ئەو حدودی دەسەڵاتی ئەم کورسیم چییە ئێمە بەداخەوە ئێڵین بەڕێوبەرێکمان هەبوو جاران هەتاکو دەرەجەی وەزیریش گەیشت ئەوی کێ بەکیە
باوەڕکە ئەمە دەزڕێکی بوو ئەی کێ بە کێ بابیکەین یەکێ فعلا سەرکەوتوش بوو سەرکەوتوش بوو کە گەیشتە پلەی وەزیر لە مدیر عام بوو بە پلەی وەزیر یعنی چی یعنی سەرکەوتوو بوو بۆچی سەرکەوتوو بوو چونکە ئەوەی سەرەوە تەقیمی ناکرد لەسەر ئەوەی کە چەند لە کاری ڕێزانێ تەقیمی کرد لەسەر ئەوەی چه ئەمرێکی ئەم تەنفیزەکات لەبەر ئەوە بوو ئەوانە ئەو کۆمەڵە کەسانە وا لە حکومەتەکان ئێستا ئەو تەقاعودە بە دەرەجەی وەزیر هەموو امتیازاتەکەشی وەرگرت تەواو گەیشتە پلەکی کە خۆی ئەیەوێت لە دوایە نەتیجە میلەت چی لێ و چی لێ ناڕازیە لە حەزب ناڕازیە لە قیادی سیاسی کێشەی دەما بۆیە نازانن حدودی دەسەڵات چییە ئەو مافە یاسایی کە پێم یا بە حکومی کورسیە وەجگە لەو بەعزە شتێکی شیە بەعزە جارێکی خۆمانەکەینە زێر چی ژێر بەعزە تعبیراتێک و نەیزانن چییە یعنی بۆ نمونە ئەڵێن ئێمە حکومەتی تۆکنۆقرات دروست دەکەین باش وەڵێ ڕێزم هەیە بۆ قیادە سیاسیەکانمان کە باسی تۆکنۆقراتەکان لی پرسە بڵێ تۆکنۆقرات چییە لی پرسە لە وەزیرەکە بڵێ تۆکنۆقرات چییە نایزانێت تۆکنۆقرات چییە نازانێ وەڵامت بدات بەس وشەکە جوانە لای ئەڵێ تۆکنۆقرات باسی لا مرکزیت و مرکزیەتە کات و دانی دەسەڵاتەکات لا مرکزیت جیایە شۆڕکردنەوەی دەسەڵات جیایە واللهی حەزەکەم دکتۆرت کاوە لە ڕووی کارژێڕی و ئیداریەوە باسیشی ئەو دەسەڵات و لا مرکزیەت و ینی فراهەمکردنی کەشێک کە ئیتر تۆ بۆ نمونە پێویستە بەو مرکزیەت و بەو ئیتر چۆنڵێ هەموو شتێک لە مرکز و لەسەرەوە بێت ئێستا بۆ نمونە هەر لەسەر ئەو بۆشایی کە جەنابەت ئاماژەت پێدا لە نێوان حکوومەت و هاوڵاتی دروست بووە بەدڵنیایە بۆشایەکیش دروست بووە لە نێوان هەندێک ناوچە بۆ ناوچەیشی دیکە لەگەڵ حکوومەت هێرێمی کوردستانە ئەم بۆشاییە گەورەترین زەرەری یاوە لە بەشێک بۆ نمونە ئێستا وا باسەکرێت لە زۆنی سەوس ئەمە چێ دروستی کردو ئەم بۆشاییە ئەگەر ئەم جیاوازانە دروستەکرێت بە ئامانجی چی دروستەکرێت هەڵە کارژێڕی و ئیداریەکانە تێنەگەیشتنمانە لە ئەسڵی حکوومەتداری و دەوڵەتداری یاخود نەخێر ئامانجێکی سەرف سیاسی حیزبی لە پشتەوەی ئەمە دکتۆر من لە سیاست نازانم باش ڕووە کارژێڕی و یاسایی و ئیدارێکی ڕووە کارگێڕێکە مرکزیت من و تۆ لە ماڵی خۆمانێ بەعزە قەراراتێک هەیە بەدەستی بن و تۆیە بەدەست باوکمانە شوکردنی کشەکە ژنهێنانی کوڕەکە لە نەتیجەی نهاییە قەرار باوکەیە بەڵێ بەس ڕاوێژکاریەکە بە دایکە کاکات و بە کوڕە گەورەکەش و کشە گەورەکەش و زاوەکەشی لەوانێ و کاسی کچەکە وەرەگرێت ڕەحمەتت لێ ئەمە تیمۆرکەکە بوو ئەمە فەریقەکە بوو کە بڕیارەکە جوانترە بێت دوو عەقڵ تەواوکەری سی عەقڵ لە دوو عەقڵ باشترە بەعزە قەراراتێک هەیە ئەبێ لە حکومەتی هەرێمی کوردستانە مەرکەزی بی ئەبێ یەک کەس بیە خۆی بەرپرس بێت لەسەر نەتائیجەکەی لە بەردەمی مێژووە لە بەردەمی نەتەوە ئەمە یەک بەعزە قەراراتێکی شێ پێویست ناکە هەمووی لای ئەو بێت بۆ نمونە نمونەیەکی هێنمەوە لەسەر سەرۆکی ئەنجومەنی وەزیران و جێگرەکەی بۆی تەوزیحی هینەکە بکەم فەقەرەکە بکەم لا مرکزیت و مرکزیت چی واضح بێ ئەگەر مرکزیت بێت بەعزە قەراراتێکی شەڕ هەیە پێشمەرگە بچێتە جەنگەوە ئەبێ قەراری سەرۆکی ئەنجومەنی وەزیران بێت و جاری واشێ ئەگەر شەڕەکە زۆرین بێ ئەیخاتە ناو پەرلەمانەوە بۆی پەرلەمانیش تەئیدی بکات و میلەت پشتی بگرێت ئەوە مەسەلەی ئاسایشی نەتەوەی ئەمە ئاسایشی نەتەوەیە بەڵام بەعزە بڕیارێک کێ پێویست داکە بۆ نمونە ئەگەر سەرۆکی حکومەتی هەرێمی کوردستان 20 دەسەڵاتی هەبێ بەڵێ جێگرەکەی دەسەڵاتی هەبێ ئەگەر بڵین لا مەرکەزیەت بۆ کار ئاسانی نایکین بە تەوازن نایکین بە 50 ئەوە نابێت بێتەوە نابێت بگەڕێنەوە بووی چکە زەرەرە یین ئەم 20 دەسەڵاتی کە هەیەی جوزئێکی ئەینەوە بە کیە ئەین بە جێگرەکە بیستی لایە ئەیکەم بە 15 ئەیکەم بە 12 ئەیکەم بە 18 جوزئە لە دەسەڵاتەکە ئەیەم بە جێگرەکەی وەزیرە یا بە بریکاری وەزیر باڵە کە دەسەڵاتەکەی پێیە بە بریکاری وەزیر بە جێگری سەرۆکی ئەنجومەنی وەزیران ئەو بەرپرسە لە ڕووی مێژوویەوە لەسەر ئەو دەسەڵاتە بەشداریشە لە بڕیاردانە بەشدار نییە خۆی بڕیارەیە خۆی بڕیارەدا سەرۆکی ئەنجومەنی وەزیران بۆی هەیە ڕەئیباتیە بەس بۆی نییە بڕیارێکی پێ بشکێنێ چونکە دەسەڵاتەکەی نەیاوە دەسەڵاتەکەمان دابەش کردەوە هاتینەوە دابەشمان کردەوە 20 بەدە بوو کردمان بە با بڵین حەڤە بە سیانزە ئەو سیانزەیە بریکاری وەزیر یا جێگری سەرۆکی ئەنجومەنی یاریدەدەری بەڕێوەبەری گشتی ئەو بەرپرسە
سەرۆکێکی سەر و ئەو بەرپرسیە لەسەری هەچ کاتی هاتە سەر قانونی یاسا ئەڵێ دەسەڵاتەکە لای ئەوە لا مرکزیەتە ئەو بەرپرسە لەسەری ئەی دانی دەسەڵات عفو نەکدانی شۆڕکردنەوەی دەسەڵات تەفویضی سەلاحی پێڵین ئەبێ جزئێک لە دەسەڵاتەکەی کە هەیەی وەزیرە بەڕێوەبەری گشتیە سەرۆکی ئەنجومەنی وەزیرانە جزئێک لە دەسەڵاتەکەی بووە ئاسانکردنی ئەرکەکانی سەرشانی بۆ ڕاپەڕاندنی کارەکانی ئەو زۆنە ئەو هی هاوڵاتیان جزئێک لە دەسەڵاتەکەی شۆڕکاتەوە بۆ کێ بۆ خوارخۆی ئەمانش هەموو شروعی تایە ئەبێ ئەوەی کە بەڕێوەبەری گشتیە جزئێک لە دەسەڵاتەکەی ئیاتەوە بۆ خوارەوە ئەبێ بزانێ ئەیابەکیە نەک یابەیەکێک هینی بکە با بڵین قۆرخی بکات و بەکاری بێنێ بووە بەرژەوەندی تاکە کەسی یا بەرژەوەندی ئەو لە یا گەندەڵێکە پێیابێ ئەمە شۆڕکردنەوەی دەسەڵاتە لێرەیانە هەردووکیان بەرپرسن ئەگەر ئەوەی شۆڕم کردوێتەوە دەسەڵاتەکە بووی یاریدەدەری بەڕێوەبەرە گشتێکەیە یاری وەکیل وەزیرەکەیە جێگیری سەرۆکی ئەنجومەنی وەزیرانە ئەگەر هەڵەی کرد لەو دەسەڵاتە ئەوەی سەر و خۆشی بەرپرسە باش ئەوەی خۆشی بەرپرسە چۆن بۆچی بەرپرسە ئەڵم کە تۆ نەوزانی و بی بەکێ بۆچی پێداوە لێرەیانە بەداخەوە ئەیڵم ئێمە لە حکومەتی هەرێمی کوردستانە بەشی زۆری وەزارەتەکان لە پێناوی ئەوەی بە عەقلێکی تەسکی کاریگێڕیەوە فکریان کردەوە دەسەڵاتەکەیان ڕاکێشاوتە بۆ لای کیە بۆ لای خۆیان وەزیر ڕاکێشاوتە بۆ لای خۆی سەرۆکی زانکۆیە دەرەجەی وەکیل وەزیرە ئەگەر توانای نییە بۆ نمونە من ناوی زانکۆیان بە حکومی لە خوێندیمە ئەگەر توانای نییە بۆچی کردە بە سەرۆکی زانکۆ ئەگەر توانای هەیە دەسەڵاتەکەی بەرێ با خۆی بەرپرس بێ ئەگەر لە ماوەی تەمان ئێمە دێرا داخڵی شتی کابین هەموو پۆستێکی کارگێڕی 6 بانگە بە وەکالەت قابلە بۆ تەجدید 6 بانگ لەو زیاتر مخالفی ئەگەر 6 بانگ یەکەم ئەمریکی بۆ دەرنەچوو ئەمریکی ئەبێ بۆ دەرچێت 6 بانگی داهاتووکی بۆ تازە بکرێتەوە بۆی بزانین لێ هاتووە لێ نەهاتووە ئەگەر ساڵەکەی تەواو کرد ئەمری بۆ دەرچی ئەمری بۆ دەرنەچی ئەتیبارەکری ئەساڵەتە ئەسیل طبعا ئێمە وەکالەتەکە لە قانون هاتوو قانونی ئیداری هاتووە بەندبوشەی نیابەتەن بەس لە عرفی عێراقیە پێڵێن وەکالەتەن بەشی زۆری مدیر عامەکانی ئەم زۆنە و مدیر عامەکانی ئەو زۆنەش باش ئەڵێ دۆم بێ و کلاژ بۆ خۆی بدرێ کێلی جانەکان لەسەر ئاسی وەزارەتەکان ئەو مدیر عامانن ئالێرەوە سە لەوانەیە گلیش لێ بکەن و وابکە داواش مەسەر نەنووسنەوە تۆ بەرنامەکەیانێک ئەو کاتە بەرنامەکەیانێ بە دۆکۆمنت ڕێز بێ ئەم کە ئەمانە لیژان دروستەکەن لە ناو وەزارەتەکانە ئەڵێ با وەکالەتەکە بێ ئەتیادی نەخێ نابێ وەکیل بێ با بێن بەرەو ڕوو نصوصی قانونیتی هەیە ئەمە ئەم قانونە لە قانونی بریتانی و فەڕەنسی و مەسیەوە هاتو قانون عێراق قانونی سەدام حوسێن نەبووە ئەمانە بۆچی حەزەکەن وەکالەت بێ باش چونکە ئەگەر وەکالەت بێ بۆ نمونە مدیر عام ئەگەر معاشەکەی 4 ملیۆن و نیو بێ ئەگەر خۆی گەیشتێتە 4 ملیۆن بە وەکیل داینێن ملیۆن و نیوەکی چێتە سەر بوو بە 5 ملیۆن و نیو من لەم بەینا لە کۆنفرانسێکە لە هەولێر کۆمەڵێ ڕێی جامیعەم لەگەڵا بوو عەمیدمان هەیە بە دەرەجەی مدیر عامە لە سەرۆکی زانکۆ معاش زیاتر وەرەگرێت چۆن شتی وا بێ هەر بینی خۆمان هەر بەو فیاڵا نەک بینی وە هەر بەو فیاڵا بەو حیلە قانونیە وڵات شێ با وەکالەتە تەمشێ بێ لێرەوە لێپرسراوەکانی حکومەتی هەرێمی و بە تایبەتی ڕاوێژکارەکان من ناڵێم وەزیر جێگی سەرۆکی حکومەتی هەرێمی سەرۆکی هەم ئەوانە پۆستی سیاسین لی نازانن بەڵام ڕاوێژکارەکانیان ئەوان بەرپرسکەوانە بن بەهەڵا ینی ئەوان ئەو گرفتەی ئیداری و ئەوان ئەگەر کارگێڕیانە دروست ئەوان ئەو چکە ڕەفیق و خزم و برادەرەکانی ئەوە پێویستەکە محاکەمە بکرێن چونکە ئیسەکە ئەڵێ حکومەتی هەرێمی کوردستان قەینانی داراییە من ئەڵم قەیدانی دارایی نیە لە حکومەتی هەرێمی کوردستانە بۆچی چۆ بزانە چەند مدیرە هەیە یعنی سەگە دوو کەسم هەبێ من و بەڕێزت هەردووکمان تەقدیمی سیڤیەکەین بۆ پۆزەشتێک من معاشەکەم 5 ملیۆنە بۆ نمونە معاشەکەی تۆ 2 ملیۆنە کامیان باق عکسی کێنەوە با تۆ 5 ملیۆن بی من بە زۆرەکە لای من با زۆرەکە لای تۆ بێ بەڕێزت 2 ملیۆن تۆ 5 ملیۆنی من 2 ملیۆنم بەڵام من چووکە کادری سیاسی بوو سەر بە ABC لە قیادی سیاسی پێشەخری من 2 ملیۆنەکە ئەمکن بە مدیر عام معاشەکەم بوو بە 4 ملیۆن و نیو چەند هاتە سەر 2 ملیۆن و نیو هاتە سەر ئەی بەڕێزت کە 5 ملیۆنە
تاوان کە گەیشتووە 5 میلیۆن شارەزای بە توانایی لێ هاتوویت ستێپەکانم بڕیوە سێپەکانە بڕیوە تۆکنۆقڕاتیت تۆ ناکەن لەبەرەوەی تۆ پیاوە گەورەکو لە پشتەوە نیە و ئێستا مەرحەلەی ڕێزم هەیە کە لێرای لەم بۆ دۆزی بە سێ لە مەرحەلەی ماسای شوونەتە دەرەوە بووین بە مەرحەلەی دۆش دێگەیشتی من ڕێزم هەیە ئەو ئەمە بۆ پێکەنینێکی ڕێزم هەیە 5 میلیۆنەکە بکە بە مدیر عام ئەبێ ئەو کاتە 4 میلیۆن و نیو وەرگریە گەڕێنی تۆ بۆ گەڕێمەوە بۆ دارایی حکوومەت ئەزانی لە چیۆیەت چووکە وەظیفە تەکلیفە تەشریف نییە شەرەفمەندی نییە بەڵێ ئەرکێکی نیشتیمانیە وەظیفە ئەرکێکی نیشتیمانیە و خزمەتێکی کۆمەڵایەتیە کە هاتم 5 میلیۆنەکە قبوڵی کرد شەرەفمەندیە بۆی ببێ بە مدیر عام لە پۆستێکی معەنە پیاوازی لە 500 هێنا گوناحیانەگا هاوڵاتیان و حکومەت و دەستەی نەزاهە و ڕقابەی مالی بڵێن ئەو مدیر عامە بەڵام هاتۆ 2 میلیۆنی هەیە تۆ بۆ یەکی بە 4 میلیۆنی ئەڵێ قەیرانی داراییم هەیە چۆن یعنی تۆ معادلەکە چۆن حسێ باشە کەواتە ئەم ئەوی کە جەناوتەڵێ ئەم فێڵا و ئەم نەزانینانەی کە بەکارێنرێ لە ڕووی ئیداری و کاریژێڕێەوە ئێوە تا دۆخی خەڵکێگەێنێ بە ئاستێک ینی بەڕاستی کە خەڵک لە حکوومەت نیگەرانە لە حیزب نیگەرانە ژیانی ناچێ بەڕێوە بازار ڕەوەستێت ینی هەر با ئێمە دوور نەڕۆینەوە تا لە سلەیمانی و لە ئیداری ڕاپەڕین و گەرمیان و هەڵەبجە و ئەم پارێزگایانە کە بە هۆکاری شۆڕکردنەوەی دەسەڵاتەکان و حکوومەت دەڵێ فەرمەوە دەسەڵاتەکانماندا بە خۆتان بڕۆن خۆتان بەرن بەڕێوە ئێوە تا ئەم گرفتە گەورانی لەکەوێتەوە دکتۆرکاوە ئەمە ڕێگە ڕاستەکەی خود نەخێر ئەوە تا هەمومانی بە هەڵەیە برد بۆ دۆخی هەرێمی کوردستان ئەگەێنێتە ئاستێک کە هیچ کەسێت ئەمە نایناکە بەڕاستی من چەند ساڵێ لەمەوە پێشە پرسیاریان لێ کردم لە بەردامەیەک و لە کەناڵێکی کاوتیان دکتۆر ئەم زۆنەوە وای لات و پێشەوەی ئەم قەیدا ئەمەی ئەخێ ببێت دکتۆر خەتای کیە من وەڵامێکم بایەوە دوو بەدیلی سێهەم نییە وتیم یا حکومەتی هەرێمی کوردستان حکومەتی هەرێمی کوردستان نییە حکومەتی زۆنێکە ئەمە یەک یان دەسەڵاتەکەی یاوە بەم زۆنە بەڵام نازانن بەکاری بێنن یا نازان بەکاری بێن لێرەیانە پێویستەکە هەر لەم قسەی منەوە لەم کەناڵەشەوە کە من پێش 6 ساڵ لەمەوە پێشوتومە ئەتوانین توێژینەوە بکەین بیخینە بەردەمی بەرپرسەکانەوە بزانین کامەیانە ئەگەر ئەوەی یەکەمیانە هاوڵاتیان لەمە دوا کە دەنگتان چوونە سە سنووقی دەنگدان کە بەداخەوە هاوڵاتی و عاجز بوو ناچێت سە سنووقی من ئەڵەم چۆر سە سنووقی دەنگدان و پیان بڵێ نە بەس مەچۆ بە یەکێک بڵێ نە کە یەکێک بێنی یەکێکی خراپتر بێنیتە جێگایەوە مەڕێزم هەیە لێرەیانە ئەڵێم پێویستە کات ئێمە وەکو هاوڵاتی وەکو کارگێڕی راپۆرتی خۆمان بین بەو جیهەتانە و گوێمان لێ بگرن کێتە سەر ئەوەی بۆچی ئێرە نییە بۆچی دەسەڵات لە داهاتە قەزم داهاتە باسی داهات بکەین داهات پێویستەکە هەمووی بچێتەوە یەک سنووق نییە بودجە هەبێت داهات کێتەوە تەمان هەمووشی داهات نییە لە حکومەتی هەرێمی کوردستانە بعضێکی هەیە داهات نییە و پارەی و سەرفەکرێت و بعضێکی هەیە ئەماناتە لای حکومەتی هەرێمی کوردستان بعضێکی هەیە با بڵین پارەی خەڵکە لامان ئەمە بەکە پێڵێن ئەمانات ناچمە ناو نەزری محاسەبێکەوە بەڵام ئەو داهاتی کێتەوە هەمووی بێ بچێتە یەک سنووقەوە ئەو سنووقە لەوێ تەوزیع بێتەوە دۆ سنووقە لەسەر تەژغیلی جیاکەرەوە باش تەژغیل مەسەن موچی هاوڵاتیان ئەبێ یەکەم شت بێ نابێت تۆ موچی هاوڵاتیان کەمیکیتەوە بە هیچ جۆرێک ئەبێ نەک کەمیشیتەوە بیشی خیتە ململانی سیاسی ئەوە هەر نابێ ئەوە هەر کفر ما بعده کفر نییە ئەوە نابێ ئەو بە هیچ جۆرێ نابێ هاوڵاتی نابێ زەری ببینی من و تۆ لێ و دوجار ئەم سندوقەژە بێ یەکسانی تێدا بەڵێ ئەجا یەکسانێکە لە چیایە بەڵێ یەکسانێکە لە وایە بە پێی بەرنامەی حکومەتە لەو شا حکومەت بەرپرسە هەر حکومەت بەرپرسە بەرنامەی حکومەت بۆ ئەم 4 ساڵی داهاتوو لە کابینەکە کە ئێلانی کردووە ئەڵێ لە سەدا ئەوەنگە بۆ تعلیمی عالیە بۆ کشت و کاڵە بۆ پیشەسازیە بۆ شارەواریە بۆ تەندروستیە نابێ بڵێ من بە پێی حاجی سوکانیەکە با بڵین سەرژمێری ئەو دانیشتوانە چەندە پێویستم پێێتی بۆ نمونە بە عربەت لە سلێمانی دەرمانی کەمترێت موچەی دانیشتوانی فەرمانبەرانی عربەت لە دانیشتوانی ناو شاری سلێمانی کەمترە ی حکومەت دەبێ ئەوی لە بەرچاو بێ و ناش بێ من لە جێگایەکە بڵێم ئەسڵەن ئەو وشەی کە لێپرساوانی کە
قەرارێک لە حکومەتی هەرێمی کوردستانە کە دەریان کردووە ئەڵێن ئەبێ ئێمە ئەوەنگە لە داهاتی نەوت ئەین بە زۆنەکان باقیقی لە داهاتی خۆیان تەواوی کرد ئەوە لە ڕووی محاسبی و مالیەوە بەرپرسم لە بەردەمی ئەم کامیریەوە لە بەردەمی هەوڵاتیانە ئەوە وشەیەکی غەڵەتە کاریگەریەوە داراییە نابێشتی وا نابێ بە هیچ جۆرە چونکە من هاوڵاتی وەکو هاوڵاتێکی هەولێر و دوهۆک و خانەقین و کەرکووک و بەغا و هەمون شێ من فەرمانبەرم من مامۆسای خوێندی باڵام معقول نییە مامۆسایەکی خوێندی باڵا لە بەغا مەعاشەکەی وەرگێ لە کەرکووک وەریگرێ لە دوهۆک وەریگرێ من لێرە وەری نەکرێت یا لێرە وەریگرێ لە دوهۆک وەری ئەم هاوڵاتیە شەکوای خۆی بێتە بەردەم چێ بەڕاستی دکتۆر یعنی خۆت بەم پرسیارەکەی خۆس ئەرچەنە ئەمە لەوە چێت لە ڕووە ینی شارەزایەکی جەنابتۆ تۆ نتوانی ئەم وەڵامە بێتەوە بەڵام جەنابیش وەکو بەشێک لە کۆمەڵگە ینی خۆ تۆ ڕێگە چارەیەک دەبێ وڵای بەڕاستی من کاتەکەم زۆر زوو لێ ڕووی دکتۆر خەریکە بەرەکۆتا ڕۆچکە بەڕاستی ینی شارەزایی و قسە ینی بە پێزەکانی جەناب وای کرد کە کاتەکە زۆر بڕۆ کاکە هاوڵاتی ئۆباڵی ملی بە قیاداتی سیاسی ئەحزابی سیاسیەکان هەموو قیاداتی سیاسی لە على التعیین ئەمان شۆڕشیان کرد لە پێناوی ئەوی هاوڵاتی بشێتە خۆشیەوە بەزیستە دایکی شەهید هەیە باوکی شەهید هەیە خۆزگە بە زەمانی ڕژێمە خوازیە ئەو خۆزگە بەو ڕژێمە خوازیە کە کوڕەکەی شەهید کرد چۆن شتی وابی نابێ خۆمان تەقیم بکەینەوە ێ باشە خۆت تەقیم کرد من نایم قیادی سیاسیەکە بگۆڕم وەرە بەڕێوەبەرە گشتیەکەم بۆ بگۆڕە کە 20 ساڵە 8 ساڵە بەڕێوەبەری گشتیە لای بەرە بزانە لەکوێ قەلەلەکیە چارەسەریکە هەچ پۆستێک لە عالەمە هەچ پۆستێک بۆ فترێکی زەمەنی مایە لەو پۆستە یا تەسەلسولەکی بە طریقەیەکی نابەتوانانە یعنی هەڵسەنگاندنێکی باش نەبوو بۆی و بەرزیان کردەوە ئەبێ بە دکتۆر ئەبێ بە دیکتاتۆر ئەبێ بە دیکتاتۆر ئەم دیکتاتۆریە وا لە کات زوڵم لە خەڵک بکات بەس بۆ خۆی دەرسودارەکەی باش بێ ئێستا حالیان لە عێراقا ئەو کێشەیە هەیە بەس ئێمە ئەیبە بۆمان ئێمە لە هەرێمی کوردستان و کێشەیەمان هەبێ وڵا عێراق کۆنتترۆلی کردو دکتۆر بەڕاستیانەوە تا موچەی خەڵک لە کاتی خۆیەتی گوزەرانی خەڵک ینی بەرەو باشیە ڕات دۆخە ئابووری دارایەکە لە عێراقا باشتر ئێمە لە ڕووی داراییەوە هەموو دەور و پشتمان دوژمنە هەموو دەور و پشتمان وەنە ناو خۆشمانە دوژمنی وەنە ناو ئۆپۆزیسیۆنە ئۆپۆزیسیۆنی لە ناو ئۆپۆزیسیۆنە ئۆپۆزیسیۆنی ئۆپۆزیسیۆن ئێمە ناین هەمومان ببین بە یەک زنجیر وەکو زنجیرێکی پاسگیر هەمومان بەیەکەوە بین ئەبێ لە قەیرانە حتا ئێمە کە بودجەدا ئەدرێت ڕێزم هەیە باوەڕ کە بودجە نازاندانێن ماحترام بۆ حەزەکەم ئەمایان وەکو دواسەرنج جێوەرگرم کەمتر لە ماوەی خولەکێ بۆ خولەکونیوێت دواسەرنج و پەیامی خۆ بە تایبەتی لەباری بودجە و کۆی بابەتەکە بگەینی زۆر سوپاسەکەم من لێرە بە حکومەتی هەرێمی کوردستان ئەڵێم ئەم هاوڵاتیانە حەقی خۆیانە چیتان لێ داواکەن حەقی خۆیانە و ئەتوانن حکومەتی هەرێمی کوردستان ئەگەر تەداخلاتی ئەجنەبی نەبێت و ئەگەری ئێوە دڵسۆزی گەل و نیشتیمانەکەتان بن ئەتوانن زۆر زۆر خوچاکی بکەن و ئەوانەشی کە لە پۆستان چەندین ساڵە سوودیان وەرگرتووە لایەن برن مەڵەن دەنگەکان کەمە بێتەوە دەنگتان بە دەنگی هاوڵاتی کەمە بێتەوە دەنگتان بە دەنگی مدیر عام و وەزیرەکە کەم نابێتەوە لەبەرەوە تەمەناکەم لە حکومەتی هەرێمی کوردستان بەرپرسان و قیاداتی سیاسی ئەحزاب هەرەو میلەتە بوو سەدام حسێنی ڕاونا هەرەو میلەتەشە هەچ قیادێکی سیاسی خراپ بێ ڕاوێنێتەوە تەمەناکەم جارێکی کە بۆ جیلی داهاتومان ئێمە تازە تەمەنی خۆمانمان بردە سەر بەس تەمەناکەم بۆ جیلی مناڵەکانمان زۆر ژیان خۆشتر بێت نەک فکرکەنەوە بە ڕێگای ناهەموارە بڕۆم بۆ دەرەوەی وڵات و بکوژێن و دەدەستمان بچن ڕێزم هەیە بۆ هەموو لای زۆر زۆر سپاس بۆ پرۆفیسۆری پایە بەرز و بەتوانە دکتۆر کاوە قەرەداغی شارەزا لە کاریگەڕی دارایی و پسپۆڕ زۆر زۆر سپاس دەکەم خۆشحاڵ زۆر زۆر سپاس بەڵێ بینەرانی بەڕێز ئەڵخێم شەوی پانۆرامەتان پێشکەش کرا ئێوەش هەمیشە ساغ و تەندروست باش خواتان لەگەڵ